خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەی لە بەغدا خەبەر گەرمە و ئەمانەوێ خەبەرەکانی بەغدا و زانیاریەکانی بەغدا و شرۆڤەکانی بگوازینەوە بۆ بینەرە عزیزەکانمان. سەرۆکی هەرێمی کوردستان لە بەغدا هێز و لایەنە سیاسی شیعەکان چوارچێوەی ئەمانجی ئەوانەی کە لە پشتی پێکێنانی حکوومەتن کۆمەڵێک بابەتیان تاوتوێ کردەوە. ئێستا هەرێم چاوی لەسەریان حکوومەتی کاربڕەکەی هەرێمی کوردستان کاری چاوی لەسەرەوەیە کە هەژماری من جێگەی ئەو کارتبانکیەی بەغدا بکرێتەوە یاخود ئەوەی کە بڕیارەکەی محکەمەی فیدراڵی داوێتی. جگەلەوە ئەیانەوێ دەرچێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و بەشداری پارتی دموکراتی کوردستان بکەنەوە، بەڵام هیچێک لەوانە تا ئێستا ڕوون نین، تا ئێستاش بڕیار نەدراوە یاخود پارەی موچەی مانجی نیسان نەگەیشتووە. ئەمە کەی دەگات؟ ئایا هەژماری من جێگەی تەڵتین دەگرێتەوە؟ ئایا سێ موچەی کە باسەکرێ ڕێگە ڕاست و ڕەوانەکەی کامەیە؟ هەمووانە لەگەڵ بەڕێز سۆرا عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سوپاسێکی زۆرەوە لە بەغداوە لەگەڵمانە بێ گفتوگۆی لەبارەوەکەین. کاک سۆران ئەم کاتت باش، سڵاو، سوپاس جارێکی تر. من ئەمەوێ ئەوە پرسیار بکەم کە ئەوەی کە بۆ خەڵک گرنگە تا ئێستا ئەوەیە کە ڕێکارەکانی ناردنی موچە بەکوێ گەیشتووە بۆ مانجی نیسان؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەم کاتە و هەموو کاتێکی ئێوە و بینەران باش. کاک زاناگیان، لە ڕاستیە حکوومەتی هەرێم تا ئێستا ئەوە بەرەو مانگی چوارە ڕۆین و مانگی دوو سێ تەواوی موچەی بۆ هاتووە و مانگی یەکیش بە 680 ملیارەکە موچەی پێدراوە، بەڵام تا ئێستا یەک دیناری داهاتی ناوخۆی نەگەڕاندۆتەوە. بڕیاری دادگای فیدراڵیش تایبەت بە پێدانی موچە بە تەوتین واتە بە جێگیرکردنی لە بانقە حکومیە فیدراڵیەکان یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە دەبێت داهاتی نەوتی و نانەوتی بگەڕێنرێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق. بەڵام تا ئێستا وەک دەبینین یەک نووسراویان لە 28 سێ کردووە حکوومەتی هەرێم بۆ وەزارەتی دارایی ئیتیحادی، باز لەوە ئەکەن کە داهاتی ناوخۆی مانگی 1 و 2 بریتە لە 905 ملیار و من پێم وایە وەزارەتی دارایی ژمارە ڕاستەکەی وتووە ئەوەی کە بەدەستێگا، ئەوەی کە بۆی ماوەتەوە، بەڵام ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ڕابردوویە زۆر بە توندی ڕەدیان کردوتەوە کە ئەو ژمارەیە ژمارەی داهاتی ناوخۆ بێ، واتە ئەو 452 ملیار و نیوەی کە گوایە داهاتی هەر مانگێکە پێیان وایە نەخێرەوەوانیە و هاتوون لە بەغدا ڕاستی بکەنەوە. ئەمانە هەتاکو و داهاتی ناوخۆ تەسلیم نەکەن گرفت دواکەوتن بۆ موچە دێتە پێش و لەوەش زیاترەوەیە کە ئەگەر بێت و لە مەسلەی تەوتینەکە جێگیرکردنی موچە لە بانقە فیدراڵی حکومیەکانەوە ئەنجام نەدەن، یان کە تا ئێستا وەڵامی نووسراوی حوتی چواری وەزیری دارایی عێراق نەدراوەتەوە بۆ ڕەوانەکردنی زانیاری بۆ تەوتین لە بانقی ڕەشید و ڕافیدەین و TBI. هەموو ئەمانە ئەبن بەهۆی دواکەوتن و گرفت بۆ مەسلەی موچە. بەڵێ، یعنی ئێستا ئەوە نییە بڵێم ڕێگاکە زۆر تەخت و ڕێک بێت و چاوەڕێ ئەوە بکەن کە تەدقیقێکی ئەو لیستە بکەن کە هیمانجی نیسانە نێرراوە و دوجار پارەکە بخەنە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. کاک سۆران، کاک سۆران ئەگەر جۆر لە دەنجی من بێ، ینی ئێمە چاوەڕێین وەکو خەڵک گەیوت بە زمانێکی زۆر سادە کە ئەم مانگا یان لەو فترە زەمەنیە هەرێمی کوردستان فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان هاتریکەکەن لە وەرگرتنی موچە، بەڵام پێچێ
بەپێ ئەو زانیاریانەی بەڕێستان بێ کە کێشە بۆ موچەی مانگی نیسان دروست بوو بێت. دیارە دەنجی من ناگاتە کاک سۆران، هەوڵەدەم هاوکارانم هەوڵەدەن ئەو گرفتە تەکنیکیە چارەسەر بکەن. ئەلبەتە پرسیارەکاری ئێمە لە کاک سۆران لەبارەیەوە بوو کە سەرەتا موچەی مانگی نیسان کە خەڵک چاوەڕێ لە کاتی خۆی داوەری بگرێت ئایا ینی هیچ بربەستێک لە بەردەمی نییە ئەوەی کە لە بەشێکەمی قسەکانی کاک سۆرانەوە بوو کە لە ئێستاە گرفت هەیە لەبارەی ئەوەی کە داهاتی گەڕانەوەی داهاتی ناوخۆ داهاتە نەوتی و نانەوتەکان. زۆر باشە کاک سۆران، کەواتە من زۆر بە سادەیی لە جەنابەت بپرسم ببوورە کەواتە ئەو ڕێگایی کە موچەی مانگی نیسان بنێرێ ڕێگاکە تەخت نییە، ینی ئێستا بربەستەیە؟ ئومێد دەکەم ئەو بربەستانە تێپەڕێنرێەوە گوتم بە پێدانی داهاتی ناوخۆ بربەستانە نامێنێ، چونکە هەرێمی کوردستان لە پێشواوە تەسەوری کردووە داهاتی ناوخۆ بە کەیفی خۆی بەکاردێنێ و دەبێ هەموو موچەش بەغدابیدا نەوتەکەش بۆ خۆی بفرۆشێ. نازانم شتیوایان لەکوێ هێناوە. ئەمە بەڕاستی بەو جۆرە نییە. خۆ بڕیارەکەی دادگای فیدراڵیش وازەحە. چۆن خاڵی یەکەم ڕئیس وزەرای عێراقی پابند کردو بە پێدانی موچەی مانگانەی هەرێمی کوردستان لە ڕێگەی تەوتینەوە کە تا ئێستا تەوتین نەکراوە، بە هەمان شێوە خاڵی دووەمەڵێ میزان مراجعەی هەموو مانگێک دەبێ حکوومەتی هەرێم بینێرێتەوە بۆ بەغدا. خاڵی سێم سەرۆکوەزیرانی عێراق هەرێمی کوردستانی پابند کردووە بە گێڕانەوەی داهاتی نەوتی و نانەوتی. خۆ ئەگەر داهاتی نەوتی نەگەڕاندوێتەوە بەشە بودجەی ترمان بۆ نایە کە تەژغیلی و ئیستیسماریە، بەڵام داهاتی ناوخۆ دەبێ بگەڕێنرێتەوە کە داهاتی نانەوتیە تاکو و موچەکە بەردەوام بێ. ناکۆکی سیاسی خەڵک وا تێگەیشتووە یا حکوومەتی هەرێم وای لێکدایەوەتەوە کە بە کەیفی خۆی دەتوانێت داهاتەکە بەکاربێنێ بۆ خۆی عێراقیش هەموو موچە بدا نەوتیش بۆ خۆی بفرۆشێ. نەخێر شتیوانیە، عێراقی شتیوا قبول ناکە. تۆ نەوتەکە بۆ خۆت بفرۆشی و داهاتەکەی نەگەڕێنیتەوە، موچەش بۆ بێ و داهاتی ناوخۆش ڕادەست نەکەیت، شتیوا چۆنە بێ. بۆیە دەبێت داهاتی ناوخۆ ڕادەست بکرێ و ڕادەستکردنەکەش مانایەوەی کە دەبێ ژمارە حەقیقەکە بدەن بە بەغدا و وردبینی تەواو بکرێت ئەم داهاتانە چین. چونکە ڕقابەی مالی ئیتیحادی لەگەڵ ڕقابەی مالی هەرێم کاتێ وردبینیان کردووە ببورن وردبینیان کردووە لە داهاتەکان، هەرێمی کوردستان لە ساسی و شەشی داهاتەکە نووسیوێتی ئیرادات ئوخرا، یعنی تەحدیدی نەکردووە ئەم داهاتانە هیچین بۆی چاودێری دارایی ئیتیحادی نەتوانێت وردبینی بکە. بەم عەرقەلانەی کە حکوومەتی هەرێم دروستیەکە و بەم مامەڵەیە کە حکوومەتی هەرێمێکە لە کاتێکە لە 21 دووە بڕیاری تەوتین دەرچووە، بەڕاستی ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە قوبوڵیان نییە موچە کێشەی نەمێنێ و بەغدا موچە بدا و خەڵک تۆزێک ببوژێتەوە. باش، ئێستا ئەو وەفتەی حکوومەتی هەرێمی کوردستان جیالە سەرۆکی هەرێم و سەرۆکاتی هەرێم کە لەوێن، ئەو وەفتەی حکوومەتی هەرێم هیچ زانیارێک هەیە کاک سۆران کە ڕێککەوت بن لەسەرەوەی داهاتی ناوخۆ و قەناعەت بە وەزارەتی دارایی عێراق بکەن و دیوانی ڕقابەی مالی عێراقی بکەن کە ئەو بڕێکە حکوومەتی هەرێم دەیڵێ و ئەوانیش قبوڵی بکەن بۆی موچێ ئەو مانگە بێت؟ واللهی کاک زانایمە هیچ زانیاریەکمان لەسەر هیچ وەفدێکی حکوومەتی هەرێم و سەرۆکی هەرێم نییە. مەش لە ئیعلامەی بیسین و لە ئیعلامەی بینین، بۆیە لێک دوورین هەریەکەمان لە تۆ خەمخۆری بۆ موچەی خەڵک و خەڵکی زۆر مەسەلەن پرسیار لە جەنابتەکە لەی کاک سۆران کەی موچە دێت کەی مەسەلەن ئەوەی کە بۆ نمونە لە وەزارەتی دارایی یان بە دوواداچوونەکانی خۆت دەستت کەوت بێ چاوەڕوان دەکرێ مەسەلەن تا کۆتایی ئەم هەفتەیە موچەی مانگی نیسان ڕەوانە بکرێ؟ ئومێ دەکەم ئینشاءڵڵا موچەی مانگی نیسان ڕەوانە بکرێ. بەڵام ضرورە گرفتەکان یەکەم بەدەمەوەچوونی تەوتینە، وەڵام نەدانەوەی نووسراوی
حوتی چواری وەزیری دارایی عێراقە بۆ زانیاری لەسەر موچەخۆران تاکو تەڵتین لە سێبانقە حکومی فیدراالیەکە دەست پێ بکە کە حکوومەت هێرێم ئەمەی ناوێ گرتوێتی بە هەژماری منەوە بۆەوەی هۆکاری ئەوەش کە بەڕاستی حکوومەت هێرێم زۆر جەخت لە هەژماری منەکاتەوە ئەوەیە کە حکوومەت هێرێمەیەوێ ئەو پارەی تەمیلی موچە ڕاستەوخۆ بەغدا بیدا بە وەزارەتی دارایی هەرێم ئەوان خۆیان تەمویلی بانقە ئەهلیەکان بکەن بۆ موچە عێراق ئەمە ناکە عێراق پارە ناخاتە بانقی ئەهلی ڕاستەوخۆ بۆ موچە دەیخاتە بانقی ڕەشید و ڕافیدەین و TBI ئەمە لای عێراق و لای محکەمەی اتحادی و لە بڕیارەکەش وازەحە و براوەتەوە بەڵام هەرێمی کوردستان بەم بابەتە دەیەوێ گرفت بۆ موچە دروست کات و نەڕوا بەرەو تەڵتین لە بانقی حکومی ئەمەش بەڕاستی ئەرکی هەموو لایەکە فشار بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەم کات کوشتنە و بەم جۆرە مامەڵەکردنەوە و بەم ئینکاریکردنە لەسەر ئەوەی ئیلابێ لە بانقی ئەهلی بێ و بڕیاری محکەمەی اتحادیەڵێ لە بانقی حکومی بێ ئەمە مانای وایە ئەوان پێیان خۆش نییە موچە لە وادەی خۆی بێت و پێیان خۆش نییە موچە عێراق بەو جۆرە بیدا ئەیانەوێ وەکو چۆن بۆ نمونە لە مانگی 2-3 داوای مانگانە 969 میلیارد دینار لە موچەی هەرێمیان کردووە یعنی کەس نازانێ ئەم زیادکردانە چییە لە بیدایەتی ساڵە داوای 913 میلیاریان کردووە واتە لە ماوەی ئەم 4 مانگا 56 میلیارد موچەی هەرێمی کوردستان بەرز بۆتەوە بەڕاستی عێراقی سەری لێ دەرناکە ڕقابەی مالی سەری لێ دەرناکە سەر ڕایەوەی لیستەکان پڕن لە کەم و کوڕی هەتاکو دوایین راپۆرتی ڕقابەی مالی کە بۆ من هاتووە هی هەرێم و هی عێراق کە پێکەوە ئەنجامیان داوە وردبینی لەسەر لیستەکان لەسەر داهات لەسەر خەرجی لە داهاتی نەوتی و نانەوتی تا ئێستا جیاوازی سیر هەیە لە لیستەکانە هیچ لیستێکی مانگێ لە مانگێ ناچێت تەنها لە وەزارەتی پێشمەرگە 23,000 ناو جیاوازی هەیە لە لیستەکانە بۆیە بە بڕوای من حکوومەتی هەرێمەیەوەیە ئەو کارە نایاساییانەی لە دووبارە و ناوی وەهمی و دەستکاریکردنی لیستەکان بە کەیفی خۆی و دانان و لابردن بە کەیفی خۆی هەر بەردەوام بێن نایەوێ ئەمە بێ بە سیستەمێک و بچێتە ناو بانقی حکومی و ئیتر مەوزوعی موچە لەم هاتن و نەهاتن و دڵە ڕاوکێیە دەرباز ببێ باشە بە ینی قەتعیەن کاک سۆران مەسلەی تەوتینەکە وا ڕۆیشتوە لای خەڵک مەسلەی نێوان کە خەڵک ینی هەردوو شەکەی بەراوردی یەکەکە چکە ئەو عەرەبیە خەڵک تێگا هەژماری من ئەوەی حکومەت هێرێم داوایەکە تەوتینەکە ئەوەیە کە بڕیارەکەی محکەمەی فیدراالی کە لە ڕێگای TBI و ڕەشید و ڕافیدەین خەڵک کارتێکی بۆ دروستکرەوە بۆ طیب سامیش وەزیری دارایی عێراق نووسراوێکی کرد کە داوای معلوماتی ناوی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانەکە قەتعیەن هیچ لێک تێگەیشتێکی سیاسی لە پشتی ئەم بڕیارەوە ئەتوانرێت کار ئاسانیەک بۆ هەرێمی کوردستان بکرێ هەژماری من جێگەی تەوتین بگرێتەوە یان مەسەلەن داشکاندنێک بکرێت توزانم یعنی ها سەر و سەودا زۆرە لە سیاست لە عێراقا هیچێک لەمانە جێگەی ئەبێتەوە یان قەتعیەن ئەبێ هەر ئەو تەوتینە بێ ئەجینا خەڵک ڕوبەڕووی گرفتی وەرگرتنی موچە بێتەوە بڕیارەکەی دادگا وازەحە و عێراق تەنەزولی لێ ناکە و عێراقیش بە زۆر بڕیارێکی دادگای لەسەر دەرچوە گینا و ئامادە نییە موچە بدات ئەڵێ داهاتی نەوت و نانەوتی مەدەیتێ پابند دەبی بە یاسای بودجەوە بەشە بودجەتە دەمێ پابند نابی نادەمێ لە ساڵی 2023 بەم جۆرە بووە بۆیە لە ساڵی 2024 قەرارێکی محکەمەی اتحادیە دۆخەکەی گۆڕیوە ئەگینا هەرێم وانە زانێ بڵێ ئەوە مافی خۆمانە و پارەی خۆمانە ئەو نەوتە مافی کێیەکە ئەوەی فرۆشن بە تەنکەر و بە شێوازی جۆرا و جۆر و خەڵکتان مەحروم کردووە لە بەنزینی 450 دیناری و لە نەوتی مەدعوم لە بەرەوەی نەوتەکە فرۆشن و پارەکەیە بن ئێمە بە وەزارەتی نەوتەڵین کاکە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان مافێتی وەکو کەرکووک و وەکو شوێنەکانی تر بەنزین بە 450 دینار بکڕێ بۆ لای ئێمە بازرگانی ئەڵێەوە وەزارەتی نەوتی حکوومەتی هەرێم نەوتەکەشە فرۆشێ داهاتەکەشی نادا بە ئێمە ئەتانەوێ ئێمە بەنزینی هەرزانتان بدەینێ
ئەمە هەمووی ئەم سیاسەتەی حکوومەتی هەرێم کە پەیڕەوێکە باجەکەی خەڵکەیدا قورسایەکەی لەسەر شانی خەڵکە پارەکەی ئەوەی با ساڵی 2023 93 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە کوا پارەکەی کوا داهاتەکەی بۆیە ئەم بابەتە بەڕاستی مەوزوعی تەوتینەکەش بە هەمان شێوەیە بڕیارەکە وازەحە بانقەکان وازەحن بەڵام بۆچی حکوومەتی هەرێمی کوردستانەڵێ هەژماری من لەبەرەوەی هەر بەم سیاسەتە بەردەوام بێ تەنها شتێک ئەیگۆڕێ ئەوەیە پارەکەش لە بەغا وەرگێ داهاتی ناوخۆش بەشی زۆری بەرێ نەوتەکەش بفرۆشێ موچەش هەر بەو جۆرە بەردەوام بێکە هەیە خەڵک بۆیە بەڕاستی ناحەقی نییە بم هیچ متمانەیەکی بە حکوومەتی هەرێم نەماوە ئەوەی کە ئەکرێت لە نێوان ئەم دوو بابەتە تەوتین و هەژماری من بەڵێ مەجای تایە مەجالەکەش ئەوەیە ئەم تەوتینەی کە لە بانقی حکومی فیدراالیە دەبێ بکرێ هەژماری من دەبێ بچێتە ناو تەوتینەکەوە لە عێراقیش بە هەمان شێوەیە لە عێراقیش بانقی فیدراالی حکومی تەوتینی موچەخۆرانی عێراقی کردووە هەژماری من وەکو مەنافیزەکان بەکاربێت سۆران بەڵێ لە بڕیارەکەی دادگای فیدراالیش و لە نووسراوەکەی تەیفسامیش کە بینا لەسەر بڕیارەکەی دادگای فیدراالیە دەڵێت تەوتین لە ڕێم سێ بانقەوە تەوزیعیش لە ڕێی مەنافیزەکانی ئەو مەنافیزانە ئەو لە خانەی بانقی ئەهلی کە سەر بە بانقی مرکزین خۆ ڕاستە ئەو بانقانەی کە لە هەژماری منن هەمویان سەر بە بانقی مرکزین بەڵام لە عێراقیش بەشێکن لە تەوتین لە ناو تەوتینان واتە لە ناو بانقی ڕەشید و ڕافیدەی نایە تەوتینەکە و ئەوان بۆ دابشکردنەکە وەکو چۆنکی کارت نەخیل ئەمانە کارتی بانقیەکە دروستەکەن پارەکەیە چێتە سەر بە هەمان شێوە هەژماری منیژەکرێ لەویا وەکو ئەو بابەتە سوودی لێ ببینرێ بەڵام حکوومەتی هەرێم سوورە لەسەرەوەی پارەکە خۆی وەری بگرێ بۆ ئەوەی لە بانقی ئەهلی مەجای ئەوەی تایە ئەو لیستانی کە ئێستا بە لیست لە لیستی موچا کێشەی تایە وەهمی تایە دووبارەی تایە چەندبارەی تایە هیچی کەشف نەبێ و هەر بەردەوام بێ و هەر بمێنێتەوە و خۆیان تەمیلی بانقە ئەهلیەکان بکەن ومێ دەکەم ئەم بابەتە حکوومەتی هەرێم و فشاری هەموو لایەک بیگەێنێ بە ئەنجام ئەگەرنا بە دڵنیاییەوە کێشە دروستە بێ و جێبەجێکردنی بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادیش عێراقڵێ منەوە 2 مانگە پابندم بە تەواوەتی بەڵام هەرێمی کوردستان ئەو پابندیەی لە بڕیاری مەحکەمەی ئیتیحادی کەوتۆتە سەری جێبەجێی نەکردووە خۆ بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادی نەیوتە حکوومەتی هەرێم تۆ بڕە بە کەیفی خۆت داهاتی ناوخۆ و نەوتی و نانەوتی بەرە سەرفی بکە عێراقی جەبێ موچە بدا و واجبە لەسەری نەخێر واجبی کردووە لەسەر عێراق موچە بدات واجبی کردووە لەسەر هەرێمیش داهاتی نەوتی و نانەوتی ڕادستکە ئەگەر نەوتیەکە کێشەی تایەکە من دڵنیام کێشەی نەوتی هەرێمی کوردستان چارەسەر نابێ چکە لە تازەترین نووسراوی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ عێراق دەڵێت ئێمە ناتوانین گرێبەستە نەوتیەکانتان بدەینێ لەبەر ئەوەی کۆمپانیا نەوتیەکان ڕازی نین لە ناو گرێبەستەکانیشا ئەبێ هەموو ئەطرافەکانی کە واژۆی گرێبەستەکەیان کردووە ڕازی بن تاکو بتوانین گرێبەستە نەوتیەکان بدەین مادام کۆمپانیا نەوتیەکان ڕازینین ئێمە ناتوانین گرێبەستی نەوتی بین بە ئێوە ئەمە قەراری مەحکەمەی ئیتیحادیە کە ئەبێ گرێبەستە نەوتیەکان بدرێ بە وەزارەتی نەوتی عێراق بۆی پێداچوونەوەی پیا بکرێ بۆ ئەوەی ئەم بەڵایی کە بە ناوی گرێبەستی نەوتیەوە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە چارەسەر بکرێ ئەگەرنا کێشەی نەوت و داهاتی نەوت و هەناردەی نەوت چارەسەر نابێ معقولە لە کۆتایی ساڵی 2023 لە سیوێکی 12 قەرزی نەوتی هەرێمی کوردستان لە وەزارەتی سامانە سروشتیەکان 9 ملیار و 152 ملیۆن دۆلارە کەس یعنی سەر لەمە دەرناکە عێراقی شۆک بووە تۆ نەوتە فرۆشتووە بە چه هۆکارێک 9 ملیار و 152 ملیۆن دۆلار قەرزاری تۆ بۆری نەوتی کوردستانی فرۆشتووە و کرێی بۆری نەوتت دەرکردووە لە پارەی نەوت معقولە ئێستا لە ڕقابەی مالیاتیایەتی
هەتا ساڵی 2028 هەبێ هەموو مانگێک 55 ملیۆن دۆلار بۆ حەقی دروستکردنی بۆری نەوتی کوردستان بگەڕێننەوە. بەڵێ کەواتە کاک سۆران ئینسان کاتێک کە ئەم بەڵێ ببوورە زام بەڕێزت ئەتەوێ و مەلەفی نەوتەش زانیاری بدەی بە خەڵکو ئەوانە بەڵام من لەسەرەوە پرسیاری ترەکەم بەڵام پێش ئەوە خەڵک زۆر چاوەڕوانی کۆمەڵێک شتی بابەتی ترە من پرسیاری ئەوە بکەم مەسەلەن چوارچێوەی هەماهەنگی کە لە پشتی حکوومەتن بۆ نمونە ئایا ئەکرێت مەسەلەن بۆ ئەوەی مڕاعاتێکی پارتی بکەن یان داواکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن ئەوە بکەن کە جەنابەت ئەڵەی یان ئەو تەڵەبی حکوومەتی هەرێم جێبەجێکەن کە لە هەژماری من پارە ڕاستەوخۆ بنێرن و بەو سیستمی هەژماری من دابش بکرێ یعنی ئەکرێ ئەوە لە تەنیشتی بڕیاری محکمەی فیدرالی ئەو جێگە بکرێتەوە چونکە زۆر خەڵک بۆ پرسیارە ڕوبەڕووی ئێمە ئەکاتەوە. من نازانم لە ڕووی سیاسیەوە چه بڕیارێکە دەن بەڵام پەیوەست بە قەراری محکمەی ئیتیحادی بەو جۆرەیە کە تەوتین لە بانقی حکوومەتی عێراقیە لە بانقی فیدرالیە ئەمە بڕاوەتەوە و ئەگەر بەیانی پێچەوانەی ئەمە بکەن پەرلەمانتارێکی عەرەب هەڵەسێ شکات لە وەزیری دارایی و سەرۆک وەزیرانە کەوانی ژەڵێ ئێمە تەحەمولی شکات ناکەین بۆیە ئێمە چوینەتە ژێربارەوەی پارەکە بدەین بەڵامە بێ بە هاوتای جێبەجێکردنی بڕیارەکەی دادگا بێ نەک پێچەوانەی ئەوەش بێ. باش بۆیە من وایە بینم کە بابەتی هەژماری من تەنها حەلەکەی ئەوەیە بچێتە ناو تەڵتینی ڕەشید و ڕافیدەین و TBI. کاک سۆران پێشەوەی من بێمە بەرنامە ڕایشکارێکی سەرۆکی هەرێمی کوردستان کۆنگرێ ڕۆژنامەوانی هەبووە پێیان وایە ئەوان تا ئێستاش تێڕوانینی جیاوازە سەر مەسەلەی نرخی تێچووی فرۆشتنی نەوت هەیە ینی ئەوە دەلالەتێکە پێمان لەڵە ڕێکەوتن نییە لێکتێنێک تێگەیشتن نییە لە نێوان هەرێم و بەغدا لەسەر مەسەلەی نەوت ئەو مۆزوعە لەکوێ سەر دەرەکا لەکوێ کۆتایی پێدێکە جارێکی تر نەبێتەوە نەهامەتی بۆ خەڵکی کوردستان. وەک وتم کاک زانا مەوزوعی نەوت لە دوای قەراری محکمەی ئیتیحادی بۆ هەڵوەشانەوەی یاسای نەوت و گازی هەرێم بڕیار دراوە کە لە ناو بڕیارەکەی دادگای فیدرالی هەیە کە دەبێ گرێبەستە نەوتیەکان تەسلیم بە عێراق بکرێ بۆی پێداچوونەوەیان پیا بکرێ و گرێبەستانە زۆر موسیبەتێکی گەورەن بەسەر ئەو میلەتە چەسپێنراون و وای کردووە حکوومەتی هەرێم ئێستا خاوەنی نەوتی هەرێمی کوردستان نییە بەتەنیا بەڵکو ئەو کۆمپانیا بیانیانەی کە بەو گرێبەستانە بوون بە خاوەنی نەوتی هەرێمی کوردستان و قازانجی خەیاڵیان بەردەوام کردووە و زەرەرەکەی خەڵکی کوردستان کردوێتی خەڵکی کوردستان مەحروم بووە لە سوتەمەنی خەڵکی کوردستان سوتەمەنی وڵاتانی دەرەوە بەکارەهێنێ خەڵکی کوردستان زەرەرمەندی گەورەی دەرهێنان و هەناردەکردن و فرۆشتنی نەوتە کۆمەڵێ خەڵکی تر کە لە دەسەڵاتە باڵادەست بوون سوودمەند بوون لە ئەو ناشەفافیەتە و ئەو گرێبەستانەی کە ئێستا کۆمپانیا نەوتیەکان ئامادەنین گرێبەستەکان ئاشکرا بکەن بۆ حکوومەتی عێراقی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە یعنی ئەگەر وڵاتی ئەو کۆمپانیایانە هاتبن هەرێمیان داگیر کردبێ دەست بەسەر گرێبەستەکانیان ناگرن ئاشکرای نەکەن بۆ حکوومەتی ئیتیحادی بۆی پێداچوونەوەی پیا بکرێ بۆ ئەم کێشە حەل بکرێ ڕاستە تێچووی نەوتی هەرێم کراوە بە بیان و بەڵام کێشەکەمان زۆر لەوە گەورەترە و ئێستاوان نەوتە فرۆشن لە تەقریری ڕقابەی مالیە 33 ملیۆن بەرمیل نەوت دیار نییە بۆی نەڵێن بە تەنکرد نردومانە هەندێکیان بە مەجهولی هێشتۆتەوە 33 ملیۆن بەرمیل نەوتیان بە نادیار هێشتۆتەوە کە سەرچاوەی فرۆشەکەی دیار نییە و ئەوەشی کە فرۆشتویانە بە پاڵاوگە ئەهلیەکان بە سعری تیجاری و بەنزینی تیجاری بۆ خەڵکی کوردستان لێبەرەمێنراوە و پێی فرۆشراوە نووسیوانە داهاتی نییە و ئێمە بۆ هەر بەرمیلێک 7.5 دۆلاریشمانداوە بە پاڵاوتنی و لە ناوخوا بۆ خۆمان بەکارمانێناوە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان 1 لیتر بنزین و گاز و نەوت نادا بە خەڵکی هەرێمی کوردستان نە بە سعری مەدعوم نە بە بێمقابل بە سعری تیجاری فرۆشێ لە بازار واتە ئەو کێشەیە باڵواسراوی ئەمێنێتەوە کاک سۆرا مەسەلەی نەوت
حەلێکی نەبوو تا ئێستا. بەڵێ ئەو کێشەیە کە تا ئێستا چارەسەری نییە و کۆمپانیا نەوتیەکان خراپیان لێ ڕاکێشاوە بەهۆی ئەو گرێبەستانەوە کە دەڵێن خاڵی نهێنی تایە و ئاشکرای ناکەین گومانی گەورەتر کەوتۆتە سەر گرێبەستەکان. یعنی چی گرێبەستی نەوتی بۆ حکوومەتێکی ئیتیحادی ئاشکرا نەکەی وی هەمووانێ و گرێبەستانەیان کردو من پێم وایە دەبێ سکاڵایان لەسەر تۆمار بکرێەوە لە هەر شوێنێکی دنیا بن دەبێت دادگایی بکرێن لەسەر ئەو گرێبەستانەی کردویانە و ئەوانەشی ئەو پارەی نەوتەیان بردووە. وەگوتم یعنی چی تۆ نەوتە فرۆشتووە و 9 ملیار و 152 میلیۆن دلار قەرزاریت خۆگەر نەوتە بکڕایە بای 9 ملیار و 152 میلیۆن نەوتە بکڕایە لە زستانە هەمومانی گەرمە کردەوە و هەمووشمان سیارەکانمان پڕەبوو لە بەنزینی بەلاش بەبێەوەی پارەی پێبین. یعنی چی قەرزاری 9 ملیار و 152 میلیۆن دلار قەرزاری فرۆشتنی نەوتی. ئخکاکە خەڵک قومارەکەی دۆڕێنێ ئەڵێ پارەکەم بردووە لە قومارخانەیەک دۆڕاندومە. بەڵام یعنی چی تۆ نەوتە فرۆشتووە و زەرەرە کردووە و میلەتە قەرزار کردووە نووسیوتە 9 ملیار دلار قەرز. قەرزی چی؟ یعنی چی وەگوتم تۆ بۆری نەوتە فرۆشتووە و بۆ هەر بەرمیلێکی کە نەوت پیاە ڕۆشتەوە بۆ تورکیا 7 دلار داوە. یعنی چی تا ساڵی 2028 بێ هەموو مانگە 55 میلیۆن دلار بگەڕێنیتەوە. ئەوە هەر ئەم ساڵ یعنی ئەمەی کە کراوە هەر ئەو فترەیە کاک سۆران. بەڵێ ئێستا کە ڕقابەی مالی لە 3/4 2020 ڕەنگە خەڵک بیری بڕوا بۆ لای بیری بڕوا بۆ لای ئەوی تاریخ کە مثل لەماوەی ڕابردوو لە 2013 ئەوانەوە تا پێش مەسەلەی ڕاگرتنەکە. نانا باسی ئێستاکەم ئەوە تەقریرەکە لێرایە گەر کاکە زیاد جیبت تەقریرە ئەو تەقریرەکەی ڕقابەی مالی لەلای ڕقابەی مالی لە 3/4 2024 یعنی ئەم مانگەیە کردوێتی. بەڵێ ئەوە تا با پیشانت بەڵێ 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 ئەگەر ئەوە تا 8/4 بە من گەیشتووە هێمانجی نیسان. بەڵێ ئەو ڕقابەی مالی ئیتیحادی و ڕقابەی مالی هەرێم لە 3/4 واژۆیان کردووە لەسەری ئەوە تا ئاڵێ هەرێمی کوردستان لە سیوێکی 12 2023 ژمارەی قەرزەکانی گەیشتۆتە 9 ملیار و 152 میلیۆن دلار لا إله إلا الله لە فرۆشی نەوتە. ئەوجا پارەکەیان چۆن سەرف کردووە؟ نووسیوێتی زیانی ئاڵوگۆڕی دراوی پارەی نەوت تۆ نەوت بە دۆلارە فرۆشی لە ئاڵوگۆڕەکەیان نووسیوتە خەسارەی خسائر تحويل عملة 12 مليار و 943 مليون 12 مليار و 943 مليون پارەی یەک مانگی موچەی کەم ئەندامان زیاترە نووسیوتە ئەمە زیانی گۆڕینەوەی پارەیە پارەی نەوت. جگە لەوە نووسیوتە ئوجوری محامی 22 میلیۆن دلار. یعنی هەرچی محاماتەکە لە هەرێمی کوردستانە لە 33 ساڵەتا ئەوە بۆچی مەسەلەن ئەو خەسایر و بە 33 ساڵ 22 میلیۆن دلار ئەو خەسایر و ئەو جورە چیە؟ ینی بۆچی بە علاساس چیان پێ کردو خەسایر مەسەلەن دۆلاریان کردبێ بە دینار زەرەریان کردووە؟ نازانم. بەڵێ نەوتیان فرۆشتووە زەرەریان نووسیوە. ئەی محامیەکەیشی چی بۆ مەسەلەن محامیانە ئیشی چی کردو 22 میلیۆن دیناریان وەرگرتووە؟ وەڵا نازانم. جا ئەمەیە پارەی نەوت ئاوای لێکراوە. ئەمە مصیبەتە گەورەکەیە. یعنی شەریکەی دیلۆیت یەک راپۆرتی نەکردووە ساڵی 2023 بەڵام ملیۆنێک و 948 هزار دلاریان پێداوە. یخۆ قسەی منیەوە قسەی ڕقابەی مالی ئیتیحادی و هەرێمە. ئەگەر تۆ وەزیری دارایی عێراق بی ئەمە بێتە بەردەست موچەشە نێری لە کاتی خۆیان یاساش لەسەرت ڕقابە بێنە بێگومان نەخێر باش کاکزانە ئەوە تا هەرێمی کوردستان 93 میلیۆن و 829 هزار بەرمیل نەوتی فرۆشتووە لە ساڵی 2000 لە مانجی سێ هەتا هەموو مانگێک واتە مانجی سێ ساڵ هەموو ساڵەکە بەڵێ لە هەموو ساڵەکە لە دوای بڕیارەکەیدا ژنەی تەحکیمی پاریس ینی لە دوای بڕیارەوە بەڵێ ئەو کاتاڵێ 1 میلیۆن بەرمیلم هەناردە کردو بە بۆری
11 ملیۆن بەرمیلم داوە بە عێراق، 16 ملیۆن بەرمیلم لە ناوخوا بەرمیلی بە $7.5 تەصفیە کردووە بۆ خۆم بەکارمێنەوە بۆی داهاتەکەی نەنووسێ لە کاتێکا بە تیجاری فرۆشتوێتی بە کار و لاناس و 33 ملیۆن بەرمیلی تر دیار نییە چی لێ کردووە نەینووسیوە 33 ملیۆن بەرمیلنەوت دیار نییە چی لێ کردووە. باش ئەمە حەلەبێ کاکسۆران ئەمە لای بەلێک تێگەیشتنی ئەمە سیاسی بەچی حەلەبێ نەبەخوا بیخوێنیتەوە سەرێشێ چ جای ئەوەی بێ حەلیکەی لای بە کاکسۆران لای شەریکاتی نەوت ئێستا دەستیان بەسەرەوە گرتووە کاڵێ ئێمە بەڵێ هین نادەین گرێبەستی نەوتی نادەین لەبەرەوەی لە ناو گرێبەستەکە نهێنی گرێبەستەکە پارێزراوە ئەبێ هەموو ئەترافەکان رازی بن. باش با ئەوە مەلەفێکی ئالۆزە با پرسیار لەبارەی ئەوەش بکەم کاکسۆران زۆر باسی سێموچەکراوە و سێموچە فەوتاوی ساڵی ڕابردوو هیچ دەرچەیەکی قانونی هیچ ڕێگەیەکەیە کە سێموچەکە دابش بکرێت یان بنێرێت بۆ هەرێمی کوردستان. من بە واژۆی 25 ئەندام پەرلەمان داوام لە سەرۆکوەزیرانی عێراق کرد کە ئەو موچەمان بۆ بگێڕنەوە لەبەر ڕۆشنایی قەراری محکەمەی ئیتیحادی ئەڵەیە ئێمە پابندین بە قەراری محکەمە و یاسای بودجەی 2023 واتە جۆرێک لە مەتاتیەتە بۆی پابندی خۆی نەکا وە کۆی بڵێ من عیلاقەم نییە و بەرپرسیار نیم لێی. دوای پرسیارم لە محکەمەی ئیتیحادی کردو و جوابەکەی حکوومەتیشم ناردووە محکەمەی ئیتیحادی ئەڵێ لە تەخەسوسی ئێمە نیە ڕوونکردنەوە لەسەر وەرنەگرتنی موچە بین. بۆیە حکوومەتی ئیتیحادی بە ئەرکی حکوومەتی هەرێمی زانێ و پارانە ئەو سێ موچەیە بە حکمیەوە تا 93 ملیۆن بەرمیل نەوت خۆت فرۆشتوتە و سێ مانگ قەرزی 700 ملیاری پێداوی چەند مانگێکیش تەمویلی کردووی هەموو پارەکان هەیە داهاتی ناوخۆت هەیە پارەی نەوتت هەیە کوا هەر ئەسڵەن داهاتی ناوخۆی نەوتی و نانەوتی ئەو سێ مانگەی کە عێراق موچەکەی نەناردووە ئەی تۆ چیت لێ کردووە لە داهاتە ناوخۆیەکە ئەزانی لە مانگی 10 11 12 1 2 3 4 حەو دانە مانگە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی ناوخۆ 1 دیناری نەداوە بە عێراق. باش بۆ یارکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوش خۆی لێ ناکا بە خاون بۆ مانجی ئایار بۆ مانجی حوزەیران پێت وایە ئەگەر ئەو تەوتین و ئەوانە حکوومەتی هەرێم داخەڵ نەبێ گرفتی موچە دروستە بێتەوە ئەبێت تەوتین لەم ماوە یەکلایی بێتەوە بەڕاستی ئەمەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدایە بیکا بە حکایەتی مێش و حکایەتی مێتیش مێشی ژەوەیە کە هەرەی لەیتونەتی جێنیە ئەبێ کۆتایی بێ ئەمە ئەگەر نا گرفتمان بۆ دروستە بێ و هەفتەی ئایندە تعدیلی قانونی بودجەی 2024 دێتە ئەنجومەنی نوێنەران بۆیە ئەمەی کە حکوومەتی هەرێمەی کا و خەریکێتی خەمی موچە نییە ئەوەندەی لە دروستکردنی سەرێشە و گرفتایە بۆ خەڵک و بۆ موچە ئەوەندە مهتەم نییە بە چارەسەری و حەزی شەکات چارەسەر نەبێ بۆی بڵێ خەڵکی نەدوای قەراری محکەمەی ئیتیحادیەوە تا بەغا پارەمان بۆ نانێرێ یەک نووسراوە کردووە بۆ بەغا حەقیقەتی داهاتی دوو مانگە نووسیوە ئێستا وەفدێکە ناردووەڵی غەڵەتە چاکیکەین وەڵا حکوومەتداری وانە پێ دوایە تعدیلی بودجە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان تێپەڕێ ئێمە کێشەمان لە یاسای بودجە نەماوە کێشەکانمان هەمووی محکەمەی ئیتیحادی حەلی کردووە کێشەکانمان حکوومەتی هەرێمە کە ئێستا ئاواکە لە تەڵتین و لە داهاتی ناوخۆیە. بەڵێ کاک سۆران هاتنی سەرۆکی هەرێمی کوردستان پێت وایە زیاتر جەختکردنەوەی لە چ بابەتێک لە مانگێکا دووجار هاتنی بۆنی چی لێ ئەکرێت؟ هەڵبژاردنێک خۆی دواکەوتووە و حکوومەتێک کە شەرعیەتی نەماوە و پەرلەمانێکە هەڵوەشاوەتەوە ئەنجومەنێکی پارێزگا کە نەماوە و کۆمیسیۆنێکی هەڵبژاردن کە لە 2019 وادەی تەواو بۆ هاتوون هەڵبژاردن دوا بخەن خواعیب نییە تۆ لە هەموو ئەم موئەسەساتانەی کۆتایی هاتووە و هەموو ئەم
وێرانەیە کە دروستان کردو هێشتا ئامادە نەبی بچیتە ناو هەڵبژاردنێک بۆ ئەوەی کە موسسە شەرعیەکانت جارێکی تر لە هەڵبژاردننا شەرعیەت وەرگرنەوە و بۆ ئەوە هاتووە گینا بۆ موچە بۆ شتانە نهاتوون. بەغدا چێتە ژێرباری ئەوە مەسەلەن بڵێت بڕۆن دوای خەن خۆ بەغدا زۆر مهتەم فریشتە نین و بەغداش تەحالوفێکی گەورەی مفسیدینەی بابەڕێەوە. باش کاک سۆران زۆر پرسیاری لەو بابەتاکرێت زۆر جارە وترێکە ئەمڕۆ نووری ماڵێکی ژووتی مەسەرەن 3 مانگێک دوا بخرێتە و پارتیش قەنەعاتەکە بچێتە ناو انتخاباتە بۆ مانجی ئۆکتۆبەر مانجی دا ئەو کۆمیسیۆنە ئەو لیژنە دادوەریەی کە سەرپەرشتی کۆمیسیۆنەکەن هیچ دەرسێکی قانونی هەیە کە مودەکەیان درێژ بکرێتەوە؟ ئەمە یاسای کۆمیسیۆنمان دەستکاری کردووە و هەموارمان کردووە و 6 مانگمان پێداون بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستان لە حوتی حەوادەکەیان کۆتایی دێ. بۆیە ئەگەر ئەوان داوای ئەوە بکەن ینی لە بەرامبەر چییە لە پێناوی چی هەڵبژاردن دواخن چی ڕووی داوە بوومە لەرزە ڕووی داوە نازام یعنی بەهانەیەک چییە دوای هەڵبژاردنێکی دواکەوتوی نزیک بە 2 ساڵ هێشتا دوای بخەی پارتی پێی وایە کەمە دیزین بۆ یەکێتی کراوە دیزینێک بۆ یەکێتی کراوی چێتی کورسی و ڕقم و نازام چی بۆ کراوە و على ئەساس ئەمە پارتی بچووکە کاتەوە و ئێران سەرپەرشتێکە نیان شاردوتەوە ئەوە ئەڵێن ئەمە 5 خولی هەڵبژاردن کراوە لە هەرێمی کوردستان و هەموو لایەنەکان بەشدار بوون و هەمووشی دیزین کراوە و تەزویر کراوە و زۆرینە بەڕەقەم دانراوە و هەموو لایەنەکانیش بەشدار بوون و بەڵام ئەمەی ئەم جارە بەڕاستی وازە هەڵوەشانەوەی کۆتاکان کە ئەوە 11 کورسی بوو هۆکاری ئەم با بڵێن دۆخەیە و بە بازنەیکردنی هەڵبژاردنەکان چکە ئێمە هەموو لایەنەکان کە لە پێش قەراری مەحکەمەی ئیتیحادی دامامان ئەوە بوو کە هەرێمی کوردستان بکرێ بە 4 بازنە و یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و کۆتاکان دەستکاری بکرێ یەکێتی داوایە کرد دابەش بکرێ بەڵام کاتێ مەحکەمەی ئیتیحادی کورسیەکانی ئەوانی لابرد و سەتەکەی هێشتەوە ئێستا تەقەبولیەوە ناکرێ حەجمی پارتی حەجمی بچووک ببێتەوە و ئەو پێی وا بووە هەمیشە بچۆتە هەڵبژاردنێک زۆرینە زامن بۆی بێ منەت بێت لە پێگەێنانی حکوومەت و لە هەر بڕیارێک لە پەرلەمان بێوێ هەر یاسایەک دەری بکە بڵێ لەگەڵ لەگەڵمانی من زۆرینەم لەگەڵ مای وەرە ڕێکەوە لەگەڵمانی من تێپەڕێنم بەڕاستی ئەمە حکومڕانی نییە ئەگەر وابێ خۆش دیزینێکە کە بە چه شەرعیەت و ڕەوایەتیەک بەو جۆرە بێ ئەگەر هەڵ لەگەڵ ئەوان پێگاتە تعبیری حەقیقی لە وجودی خۆی بکە کەس بەکاری نێنێ نەبێتە داردەسی کەس کاک سۆران ئەگەر هەڵبژاردن نەکرێت هەرێمی کوردستان و حکومەتداری لە هەرێمی کوردستان بەرەو کوێ هەنگاو دەنێ ئەوەی هەشە بۆ هەموو ڕەخنە و گلەی و وڵای ئێستا ئەوەی هەیە دۆخێکی خراپە ئەوەی کە هەیە بەڕاستی لە خراپترین دۆخایار بە ناو ناوی حکومڕانیە من نازانم دوایەوە چیتر ڕوەدا هیچ دواخستنەکەی هیچ خزمەتێک بە هەرێمی کوردستان و قاوەرەی هەرێمی کوردستانەکە نەخێر چونکە تۆ هیچ مؤسسەیەکە شەرعیەتی نەماوە حکوومەتە لە کاربەڕێکە ڕیش لە ماوە بەسەر چوش تێپەڕیوە پەرلەمانە نییە ئەنجومەنی پارێزگاد نییە کۆمیسیۆنت نییە یاسا فەراغت هەیە موچەت کەوتۆتە لای بەغدا چیت ماوەتەوە ئەگەر ئەو ئەنجومەنە هەڵبژاردن بکەن و لە هەڵبژاردن لە پەرلەمانی ئایندا دەستکاری کورسیەکەن چیەکەن با بخۆیان بە یاسا بیکەن ئەو ئەنجومەنە دادوەری ئەگەر داوا بکەن لە ئەنجومەنی نوێنەران کاک سۆران یاسا ڕێگە ئەدا مودەکەیان درێژ کرێتەوە محکەمەی ئیتیحادی بەنەس نووسیوێتی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق هەڵبژاردننی کوردستان ئەنجامەدا مەبەستم ئەوان ئەگەر دوا بخری هەڵبژاردن ئەوان ینی لە ڕووی یاساوە ڕێگە پێدراوە تەمەنیان درێژ بکرێتەوە بۆ 3 مانگ بۆ 4 مانگ بۆ 6 مانگ کارێکی نایاساییە بەڵام هەمواری یاسایەوێ ئایا
هەمواری یاساکە لە پەرلەمان تێپەڕێ ئەکرێ ئەو کاتە دیار نییە کە تێپەڕێ کۆمیسیۆن یاساکەی بۆ جاری دۆمەتوانڕێ هەموار بکرێتەوە چەند مانگێکی تر تەمەنیان زیاد بکرێ. یعنی ئەم کارە نایاسا هەنەیە هەرێمی کوردستان عێراقیشی فێری تەمەەن درێژکردنەوەی موسساتەکانی کردووە کە ئەمان خۆیان بۆ خۆیان بەو جۆرە ناتوانن بکەن. لە عێراقا تا ئێستا هەڵبژاردن پێش کەوتووە دوان نەکەوتووە. بەڕێز کاک سۆران هاتنی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ عێراق و هەرێمی کوردستان وا چاوەڕوانەکرا کە گۆڕانکاری ڕووبدا گۆڕانکاری گەورە ڕووبدا هیچ گۆڕانکاریەک ڕووی داوە یان هیچ شتێک ڕوەدات؟ بۆچی گۆڕانکاری گەورە ڕووبدا؟ وا باسەکرا کۆمەڵ اتفاقیاتی ئەمنی و اقتصادیە لە بینی عێراق و لە بینی تورکایە بەشێکی پەیوەندی بە پەکەکە و ئەو بابەتە عێراق تورکیاوەندەی تەرکیزی لەسەر پەکەکەیە و هەر شتێکی تر بکات لەو پێناوای کاونە تەرکیزی لەسەری چتر نییە. بەڵێ دوای ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم عێراقی بۆ گرنگترە و ئێستام تەریقی تەنمیەی کە دەستی پێکردووە بۆ ئەویش گرنگە ئەوە ژێکێکی ترە لە خاڵەکان. بەڵێ دوا سەرنج یان دوا پەیامی کاک سۆرا عومەر یان پرسیارێک کە من نەمکرد بێت بەڕێزت بتێ پەیامێک ئاراستەی بینەرەکانمان بکەی یان خەڵکی کوردستان بکەی سوپاس دەکەم. وەڵاهی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە 2 هەفتەی وەرگرتنی دوو موچەی مانگی دووسێ لەسەر یەک خەڵک دڵی خۆش بوو. هیوادارم حکوومەت هێرێم لیان تێک نەدا خەڵک دڵی خۆش بێ دوای 33 ساڵ حکومڕانی کوردی موچەکەی چۆتە سەر بەغا کێشەی بۆ دروست نەکا. هیوادارم بۆی دروست نەکا و بێت بەدەمی تەڵتینەکە و داهاتی ناوخۆش بدەن کاکە داهاتی ناوخۆ لە مەرزەکان و لە ناوخۆ و لە گومرگ و لە مرور و لە هەمووی بەشی خۆتانە بن لێگەڕێنەوە ئەوەی تریشی بۆ خەڵک موچەکەی پێوەرگ بگرێت و کێشەی بۆ دروست مەکەن. تێر نەبوون بانک نەماوە پارێتیادانەنێن واستان نەهێناوە دوای 33 ساڵ هێشتاتانەوە کوڕی کوڕەکەتان حکوممان بکا لە وڵاتە. زۆر سپاس بۆ بەڕێز سۆرا عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان بوو. سپاس بۆ دەرفەتە کاک سۆرا. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەمە لە یەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.